دەستگیرکراوەکان لە بەردەم هەوڵی پەتی سێدارەدان. خۆپێشاندانەکانی ئێران لە دوای مەرجی ژیناوە نزیک دەبێتەوە لە 2 مانگ. حکوومەت هەوڵی کۆتایی هێنانی داوە، بەڵام شەقامەکان گەرمتر بوون بە دەنگی ناڕەزایەتی خەڵک. دەستوەردانی دەرەکی بووە بە گوتەی ڕۆژانی بەرپرسانی باڵای وڵاتەکە. ئەمڕۆژ سەرۆک کۆماری ئێران گوتی سیاسەتی دوژمن بۆ ناسەقامگیری وڵاتەکەمان وەک سیاسەتەکانی دیکەیان شکست دەهێنێت. کەم نین ئەو بەرپرسانەی خۆپێشاندەران بە گێرە شەوێن و لایەنگری ئەمریکا و ئیسرائیل و چەندین وڵاتی دیکە تۆمەتبار دەکەن. چەند ڕۆژێکە سزای لە سێدارەدان بووە بە داواکاری بەشێک لەوانەی سەر بەدەسەڵاتن. 227 پەرلەمانتاری بن ئاژۆخوازەکان ڕاگەیەنراوێکیان بۆ ئەو مەبەستەواژۆ کردووە و ئاراستەی دەسەڵاتی دادوەری وڵاتەکەیان کردووە. لە هەمان کاتدا دەنگی ناڕەزایەتی دژ بەو هەوڵە هەیە. جەلال مەحموود زادە پەرلەمانتاری کوردی شاری مەهاباد لە تویتەرەکەیدا پەیامێکی ڤیدیۆی بڵاو کردوێتەوە و دەڵێ 63 پەرلەمانتار لە دژی بەیاننامەکە وەستاونەتەوە، بەڵام ڕێگەیان پێ نەدراوە لە پەرلەمان قسە بکەن. ئەو دەڵێ پێویستە پەرلەمانتار پشتگیری دەنگی خەڵکو و ئازارەکانی بکە. کامل لە ڕۆژی ئەوڵەوە مخالفی ئەو مەسەلەی بووم و ئێلامم کرد، چونکە کاری مەجلیسێ ئەوە نییە، کاری مەجلیسێ پێگیری دەرد و ڕەنجی خەڵکیە لەو شەرایەتێدا. پێش چەند ڕۆژێک ئەزغەر نازم زادە قومی یەکێک لە مەرجە ئەواڵەکان و مدەڕیسی دیاری حەوزەی ئێلمی قوم ناڕەزایەتێکی توندی دەربڕی. ئەو لە نامەیەکدا ڕەخنەی توند لە پەرلەمانتارانی وڵاتەکەی دەگرێ و داوای دەست لە کارکێشانەوەی بە کۆمەڵی لێکردن و نووسیوێتی ئێوە بێدەنگ و بێ هەڵوێستن بەرامبەر ئەو زەبروزەنگەی لە شەقامەکانی ئێران دژی خۆپێشاندەران بەکاردەهێنرێ. هەرچەندە ئاماری فەرمی دەستگیرکراوان نییە، بەڵام ڕێکخراوەکان باز لە دەستگیرکردنی هەزاران خۆپێشاندەر دەکەن. بەردەم زیندانەکانی ئێران بە تایبەت زیندانی ئەوینیتاران لە خانەوادەی زیندانیان جمەی دێ. داواکاری پەرلەمانتاران بۆ لە سێدارەدانی دەستگیرکراوەکان ترسی لە نێو خانەوادەکانیاندا دروست کردووە، بەڵام تاوەکو ئێستا دەسەڵات هیچ هەنگاوێکی لەم بارەیەوە نەناوە. زۆربەی دەستگیرکراوەکان لە نەتەوەی کورد و بەلوچن. فۆکسی دەسەڵاتیش زیاتر لەسەر ناوچە کوردنشین و بەلوچنشینەکانە، بەهۆی ئەوەی جگە لە داواکاری بژێوی ژیان و چاکسازی پرسی نەتەوەی تێکەڵ بە داواکارەکانیان بووە. بۆیە دەسەڵات ئەمە بە مەترسی بۆ سەر ئاسایشی نەتەوەی دەوڵەتی ئێران دادەنێت.